الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بینەرانی بەڕێز و خۆشەوی سڵاو و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکدا. زۆر خۆم بە خۆشحاڵ و بەختەوەر دەزانم کەوا خوای پەروەردگار جارێکی تر تەمەنی پێداین بۆ ئەوەی بە خزمەتی ئێوەی زێدە ئازیز و خۆشەویست شاد بینەوە لە ئەڵقەیەکی تری بەرنامەی خۆتان بەرنامەی تیشک. بۆ ئەوەی ئەم جارشیان تیشک بخەینە سەرلایەنێکی تر لە لایەنەکانی پەروەردەی منداڵ. خۆشەویستان، لە ئەڵقەی ڕابردوودا کە ئێمە دەربارەی کێشە و گرفتەکانی منداڵ قسە دەکەین و دەڵێن چۆن بتوانین دایکان و باوکان کێشە و گرفتی منداڵەکانیان بە خۆیان چارەسەر بکەن، بۆ ئەوەی پێویستیان بە پسپۆڕی دەرونی نەبیتن، پێویستیان بە پسپۆڕی پەروەردەیی نەبێت و خۆیان بە خۆیان کێشەکانی منداڵەکانی خۆیان چارەسەر بکەن. لە ئەڵقەی ڕابردوو باسمان لە یەکێک لەو کێشانە کرد، باسمان لە یەکێک لەو گرفت و مشکیلانە کرد کە زۆرێک لە منداڵەکان ئەو کێشە و گرفتیان هەیە. ئەویش بریتە لە کێشەی عینادی یاخود گەر بە کوردەکەی بڵێن کێشەی سەرسەختی یاخود کەلەڕەقی یان ڕق ئەستووری. لاڵقەی ڕابردوو خۆشەویستان باسمان لە پێناسەی کەلەڕەقی و عینادی کرد و شێواز و جۆرەکانی کەلەڕەقی و عینادی ڕق ئەستووریمان باس کرد. لە ئەڵقەی ئەمڕۆمان پشتیوان بە خوای پەروەردگار باس لە هۆکارەکانی دەکەین. هۆکارەکانی عینادی چین؟ لاڵقەی داهاتوو باس لە چارەسەرەکان دەکەین پشت بە خوای پەروەردگار. خۆشەویستان، بێگومان هۆکارەکانی عینادی لای منداڵ جۆراوجۆرن. ئەم جۆراوجۆری هۆکارانەش بۆ ئەوە دەگڕێتەوە لەبەر هۆکاری تەمەن بێتن یان بارودۆخی خێزان بێتن کە منداڵ تێیدا پەروەردە دەبێتن، یاخود ئەو ژینگەی کە لە دەوروبەری منداڵەکەیە، یاخود ڕیزبەندی منداڵەکە لە نێوان خوشکوبراکانیدا ڕیزبەندی چەندەمە، یاخود وەکو گوتم ئەو ژینگە و بارودۆخەی کە لە دەوروبەری منداڵەکەیە. ئەمانە وە کۆمەڵێک هۆکاری تر هەن کە ئەمانە هەمویان کاریگەریان هەیە لە عینادبوونی منداڵ. جادەین ئێستا یەکە باس لەو هۆکارانە دەکەین کە منداڵ بۆ تووشی عینادی دەبی. وەک لە ئەڵقەی ڕابردووش باسمان کرد، عینادی کە لە ڕەقی لای منداڵ شتێکی ئاساییە. هەموو منداڵێک گوتمان تا تەمەنی 6 ساڵیش عینادی هەیە، بەڵام یعنی هەموو منداڵێک بە جۆرێک لە جۆرەکان تۆزە عینادی هەیە، بەڵام گوتمان لە حەد بەدەر نەبێت، زیاد نەبێت، چونکە کاتێک کە زیادە بێتن ئەمە ئەو کاتەی دەبێتە نەخۆشی و پێویستی بە چارەسەر هەیە. لە ئەڵقەی ڕابردوو باسمان لەوە کرد، پێناسەکەمان باس کرد، شێوازەکانمان باس کرد. ئێستا باس لە هۆکاری یەکەم دەکەین. خۆشەویستان، هۆکاری یەکەمی عینادی لای منداڵان بریتە لە کێشە و مشکیلە و گرفتەکانی نێوان دایک و باوک، سیراعاتی نێوان دایک و باوک. ئەمە هۆکارێکە بۆ دروستبوونی عیناد لای منداڵ. منداڵ بێگومان تەماشای تەسەڕوفاتی دەوروبەری خۆی دەکاتن، هەڵسوکەوتی دەوروبەری خۆی تەماشا دەکات، کارلێکی لەگەڵ دەکاتن، لەگەڵی تەفاعول دەکات. خۆشەویستان، و ئینجا کاتێک کە تەماشای دەکاتن ئیعترازی خۆشی دەردەبڕێتن بەرامبەر بەو هەڵسوکەوتانێک کە لە دەوروبەری دەکرێن، بەڵێ پەڵب دەگرێتن. و یەکێک لەو شێوازی ئیعترازگرتن و ڕەخنەگرتنەی منداڵ بە تایبەتی لەسەر گرفتەکانی دایک و باوک، کێشەکانی نێوان دایک و باوکی بریتە لە عینادی. کاتێک کە دەبێنێ باوک و دایکی کێشیان هەیە، مشکیلیان هەیە، سیراعیان هەیە، منداڵەکە ڕەخنە دەگرێت. یەکێک لە شێوازی ڕەخنەکانی عینادی دەربڕینەتی، واتە ئەم منداڵە دەیەوێتن بە شێوازێک لە شێوازەکان یاخود بەو عینادیەی خۆی پەیامێک بنێرێتن، نامەیەک بنێرێتن بۆ باوکی. لە میانەی ئەم ناردنی ئەم نامەیە، وەکو گوتم لە ڕێگەی عینادی تێیدا هاتووە لە نامەکەدا، لە پەیامەکەیدا ئەمە دەڵێتن. بە باوکی دەڵێت من ڕەخنە دەگرم، من ئیعترازم هەیە لەسەر ئەو تەسەڕوفات و هەڵسوکەوتانەی تۆ، ئەو هەڵسوکەوتە خراپانەی تۆ بەرامبەر کە دایکم دەیکەی،
ئەو دایکی کە من خۆشم دەوێتن. ئەمە پەیامی منداڵە لە ڕێگەی عینادی بەرامبەر دایک و باوکی کە دەری دەبڕێتن لەسەر گرفتەکانیان. بە هەمان شێوە هەر لە ڕێگەی عینادی دەیەوێتن هەمان پەیام و هەمان نامە بۆ دایکی بنێرێتن کە من هەست بە مەشاعیر و هەست و سۆزێکی زۆر نەرێنی دەکەم بەرامبەر ئەو تەسەڕوفات و هەڵسوکەوتانەی کە تۆ دەیکەیدایە گیان بەرامبەر بە باوکم ئەو باوکەی کە من خۆشم دەوێتن. ئەمە پەیامی منداڵە لە ڕێگەی عینادیەوە کە بۆ دایک و باوکی دەنێریت. کەواتە هۆکاری یەکەمی عینادبوونی منداڵان ئەوەکو گوتم هۆکارێکە لە هۆکارەکان، یەکێک لە هۆکارەکان بریتیە لە مامەڵەی خراپی دایک و باوک لەگەڵ یەکتری. واتە ژن و مرد کاتێک کە لەگەڵ یەکتری تەسەڕوفاتیان باش نەبێت، هەڵسوکەوتیان باش نەبێت، سیراعیان هەبێت، گرفتیان هەبێت، منداڵ تووشی عینادی دەبێتن. ئەمەیان یەکەم. دووەم، خاڵی دووەم خۆشەویستان لە هۆکارەکانی عینادبوونی منداڵان بریتیە لە شێوازی پەروەردەی هەڵا. جا شێوازی پەروەردەی هەڵا زۆر شت دەگرێتەوە. بۆ ئێستا خاڵ دەین باز دەکەین. یەک لە خاڵەکانی شێوازی پەروەردەی هەڵە خۆشەویستان تند و تیژی و ڕەقیز لە حەد بەدەر دەربارەی منداڵ. ڕەقی زۆر لای باوک لای دایک کە بەکار بێتن بەرامبەر بە منداڵەکەیان. کاتێک دایک یان باوک مامەڵەیەکی تون دەکاتن، مامەڵەیەکی زۆر ڕق دەکاتن لەگەڵ منداڵەکەیدا، بۆ نمونە لێی دەدا لێدانی یان قسە پێوتنی یاخود بێڕێزیکردن بەرامبەری و وەکو دەڵێن لە هێنانە خوارەوە لە شان و شەوکەتی منداڵەکە بێڕێزکردنی و سەرزەنشکردنی زۆری منداڵەکە، ئەمانە هەمووی منداڵێکی چۆن دروست دەکەن؟ منداڵێکی عیناد دروست دەکەن. ڕەقی زۆر، توندی زۆر لای دایک و باوک بەرامبەر بە منداڵێکی عیناد دروست دەکاتن، منداڵە عیناد دەبێتن. واتە عینادی منداڵ لێرەدا دەکرێت پەیامێک بێتن، نامەیەک بێتن کە بە هەمان شێوە ڕەخنە لە دایک و باوکی دەگرێتن لەسەر ئەو شێواز و ئوسلوبە مامەڵەکردنەی کە لەگەڵ ئەو دەیکەن. بەڵکو نەخێر هەندێک جار نەک هەر پەیامێکە، نەک هەر ئیعتیرازێکە، بەڵکو ڕەتدانەوەیکی دژمنکارانەیە بەرامبەر، واتە ڕەتدانەوەیکی دژە هاودژە بەرامبەر ئەو مامەڵەی کە دایک و باوک لەگەڵی دەکەن. کەواتە شێوازی پەروەردەی هەڵا خاڵی یەکەم وەکو گوتم توندی زۆر لەگەڵ منداڵێکی عیناد دروست دەکات. اینجا خۆشەویستان خاڵی دووەم نازپێدانی زیاد لە حەد بەدەری منداڵ، نازدانی زیاد، نازپێدانی زیاد بۆ منداڵەکەت ئەویش منداڵێکی عیناد دروست دەکات. نازپێدان چییە؟ ئەوەیە کە تۆ هەرچی منداڵەکەت داوا بکاتن، هەرچی داوای بکات بەڕادەیە کە ئەو منداڵە وا هەست بکاتن، واتە هەر شتێک کە منداڵەکەت داوای بکات تۆ پێی بدەی بۆی جێبەجێ بکەی، بەڕادەیەک وا هەست بکە ئەو منداڵە کە ئەوەی لە دەوروبەری ئەو منداڵەیە یاخود هەموو شتێک مڵکی ئەوە، وا هەستەکە کاتێک کە تۆ زیاد لە حەد نازی پێدەدەی، وا هەست بکە ئەو منداڵە کە هەموو شتێک مڵکی ئەوە. ئەمەیان خۆشەویستان کاتێک کە تۆ ئەوەندە نازت پێدا هەموو شتێکت بۆ جێبەجێ کرد، لە حاڵەتێکدا ئەگەر هات و جارێک لە جارەکان ئارەزوێکی ئەو منداڵت جێبەجێ نەکرد، لەو کاتەدا چ دەکات؟ عیناد دەیگرێتن. چونکە تۆ ڕات نەهێناوە لەسەر تەجیلکردنەوە و دواخستنی هەندێک داخوازی هەموو شتەکانت وەکو دەڵێن داخوازیەکانت جێبەجێ کردووە، وات ڕانەهێناوە کە هەندێک جار پێویستە تەجیل بکرێت، دوا بخرێتن ئەو داخوازی و تێرکردانەی منداڵەکەت. بۆیە تەحملی ناکاتن ئەو منداڵە، دادەڕوخێتن لە حاڵەتی وە کە داوای کرد و پێت نەدات، تۆ پێشتر دوات ڕانەهێناوە و فێری سەبرت نەکردووە، فێری ئارامگرتنت نەکردووە کەوە بۆ جێبەجێکردنی داخوازیەکانی خۆی پێویستی بە ئارامگرتنە لە ژیاندا، تۆ فێرت نەکردووە، تووشی چ دەبێتن؟ عیناد. کەواتە خاڵی دووەمیان هۆکاری عیناد، یەکێکی تر وەکو گوتم لە هۆکارەکانی عیناد بریتیە لە نازپێدانی زیادە و لە ڕادە بەدەر. خۆشەویستان خاڵێکی تر لە هۆکارەکانی
عینادی منداڵ لە وەکو گوتم لە پەروەردەی هەڵا بریتە لەوەی کە زاڵبوون و کۆنتڕۆڵکردنی لە ڕادەبەدەر ئەویش زیاد لە حەد لەلایەن دایک و باوکەوە واتە کاتێک باوک یان دایک ئارەزووی ئەوەیان هەیە کە بە تەواوی زاڵ بن بەسەر هەموو تەسەڕوفات و هەڵسوکەوتەکانی منداڵ واتە کلێنێک فرسەتێک دەرفەتێکیان بۆ منداڵ نەهێشتوتەوە کە جوڵەیەکی تێدا بکاتن منداڵەکە هەموو ڕێگاکانی بە تەواوی لێداخراون هەموو دەرگاکانی لێداخراون تۆ کلێنێکت نێشتۆتەوە کەوا هەناسەی تێدا بداتن ئەوەندە زاڵن بەسەری کۆنتڕۆڵتان کردووە ئەمە منداڵ عینات دروست دەکاتن منداڵ لە ڕێگەی ئەو عیناتیەوە لە ڕێگای ئەو کە لە ڕقیەوە دەیەوێتن داخوازی ئەوە دەکات لە دایک و باوچیەوە کە داوای ئازادی دەکاتن دەیەوێتن تعبیر لە خودی خۆی بکاتن واتە دەربڕین لە ذاتی خۆی بکات کە منیش هەم ئازادیم دەوێت ناکرێت لە هەموو شتێک کە من کۆنتڕۆڵ بکرێم و هەموو تەسەڕوفات و هەڵسوکەوتەکانی من لەژێر کۆنتڕۆڵی ئێوەدا بن کەواتە ئەمەشیان وەکو کوردەواری جوانی گوتووە و لاڵقەی ڕابردوش باسم کرد هەموو شتێک بە خوێش بەمانە پێویستە دایک و باوک ئاگان لە منداڵ و تەسەڕوفاتی منداڵ بێ بەڵام لە ڕادە بە دەرنا پێویستە منداڵ نازی پێ بدرێ بەڵام لە ڕادە بە دەرنا وەکو گوتم ڕقی هەندێک جار لە هەندێک حاڵەتی پەروەردەیی پێویستە بەڵام زیاد لە حەد نا لێدان نا بێڕێزیکردنی بەردەوام و قسە پێگوتن و سەرزەنشکردنی لە ڕادە بە دەرنا هەروەها خۆشەویستان یاخود خاڵێکی تر لە شێوازەکانی پەروەردەی هەڵە کە دەبێتە هۆکاری ئەوەی کە منداڵ کە لە ڕق و عینات دەربچێ بریتە لە پارێزکاریکردنی لە ڕادەبەدەری منداڵ پارێزگاریکردن پاراستنی حیمایەکردنی بۆ نمونە کاتێک کە طبعا ئەوە وەکو گوتم خۆشەویستێکی لە ڕادەبەدەرە بۆ منداڵ حیمایەتکردن و پاراستنی لە ڕادەبەدەر بریتە لە خۆشەویستێکی زۆر وەکو دەڵێن لە ڕادەبەدەر و زۆر مبالەغەی تێدا بێتن بۆ منداڵەکە و تۆ قەلەقت هەبێ ڕاڕابی بەرامبەر منداڵەکەت لێ زۆر بترسی یعنی لەوەی کەوانەوەک لە دەرەوە شتێکی بەسەر بێ یعنی ئەگەر وا بکە ئاوای بەسەر دێ لە کاریگەریەکانی خارجی دەرەچی بترسینەوە شتێک بەسەر منداڵەکە بێ ئەوەندە منداڵەکەت بپارێزی ئاگات لێبێتن ئەمە وا لە منداڵ دەکات منداڵ هەست بە خنکان دەکاتن نەفەسێکت بۆ منداڵەکە نەهێشتوتەوە یعنی ئەم منداڵە لەو حاڵەتە دەیەوێتن ئەو حیساڕەی لەسەریتی ئەو گەمارۆیە کە لەسەریتی ئەوەی کە دایک لەسەری فەڕس کردووە لەبەر خۆشەویستی زیاد لە ڕادەبەدەر و لەبەر پاراستنی منداڵەکە ئەو منداڵە دەیەوێت ئەو گەمارۆیە بشتێنێتن وە خۆی لێ دەرباس بکاتن بەڕاستی بۆیە عینات دەکا منداڵەکە و وەکو دەڵێن بیستنی قسەکانی دایکچی یا قسەکانی باوچی ڕەفز دەکاتەوە کە ئەنەما گوێ لێ نەبووە خاڵێکی تر خۆشەویستان لە خاڵەکانی مامەڵەی هەڵا یاخود لە پەروەردەی هەڵەی منداڵ کە عینات دروست دەکا بریتە لە هاوسەنگ نەبوون و دژبەیەکی لە مامەڵەکردندا لەگەڵ منداڵ مەبەستم لەوە ئەوەیە خۆشەویستان کاتێک کە دایک شتێک دەڵێتن پاش فترەیەکی تر پاش ماوەیەکی تر پێچەوانەکەی بڵێ یاخود دایک فەرمانێک بۆ منداڵەکەی دەردەکا و داخوازیەکی لێ دەکا کە جێبەجێ بکە باوک فەرمانێکی پێچەوانەی فەرمانەکەی دایکی پێ بکە یاخود زۆر جاران لەوانەیە بە پێچەوانە ڕووبدا یاخود دایک و باوک ڕێک دەکەون لەسەر ئەوەی کەوا بە شێوازێک منداڵەکەیان پەروەردە بکەن کەچی باپیر و داپیرەیان وەکو دەڵێن پێچەوانەی ئەوان مامەڵە دەکەن ئەم شێوازە لە دژبەیەکی لە پەروەردەکردندا خۆشەویستان منداڵ چ لێ دەکاتن وای لێ دەکا مذەبذەبی ڕاڕابی تووشی فەرمانی دژبەیەک ببیتن بۆیە لەو حاڵەتەدا منداڵ هەرچی فەرمانە لە دیواری دەدات و وەڵامی هیچ فەرمانێک ناداتەوە واتە زمان حاڵی ئەو منداڵە وای لێدێ دەڵێتن کاکە منتان تووشی سەرسوڕمان کردووە هەر یەکەی ڕایەکتان هەیە یەکێک یعنی من گوێ بە قسەی کامتان بدەم گوێ بە قسەی کامتان نەدەم نازم من گوێم لە قسەی هیچ یەکێکتان نییە یەکێک دەڵێ بیکە یەکێک دەڵێ مەیکە ئەمەشیان منداڵ عینات دروست دەکا اینجا خۆشەویستان هەر لە شێوازەکانی پەروەردەی هەڵە کە عینات دروست دەکا بریتە لە ئیهمالی پشت گوێ خستن ئیهمالکردنی منداڵ یەکێک لە
هەرە خراپترین شێوازەکانی پەروەردەی هەڵەیە کە منداڵی عینات دروست دەکاتن. ئیهمال پشتگوێخستن ئەوەیە کە تۆ گرنگی بە منداڵەکەت نەدەی، گرنگی بە چالاکیەکانی نەدەی، یاخود یاری لەگەڵ نەکەی، چیرۆکی بۆ نەخوێنیەوە جاروبار چیرۆکی بۆ نەخوێنیەوە، یاخود خۆت سەرقاڵکەی بە غەیری منداڵەکەتەوە، ئەمانەیان منداڵ لەو حاڵەتەدا ئیعلانی چی دەکاتن؟ ئیعلانی خۆی دەکات بە چ واتە ڕاگەاندن لە خۆی دەردەبڕێتن بە عینادی خۆی، بۆ ئەوەی دایک یا باوک سەرنجی وان ڕابچێشیتن تەماشای ئەو بکەن گرنگی پێ بدەن. ئەمە کەواتە ئیهمال پشتگوێخستن سەبەبێکە بۆ عیناد بوون. اینجا هۆکارێکتری پەروەردەی هەڵا کە عیناد دروست دەکا بریتە لە دایک و باوک کە حەز بە هێمنیەکی زۆر بکەن. بەخۆی لە صفاتی منداڵ نییە، منداڵ بە تایبەتیش لە قۆناغی سەرەتای منداڵیەتیدا حەز بە هادیئی هێمنی ناکاتن. منداڵ زیاتر لە 15 دقە ناتوانیتن بە بێدەنجی دابنیشیتن. منداڵ حەز دەکاتن صفاتی منداڵە دەنگە دەنگ دەکاتن، ئاژاوە دروست دەکاتن، لە ماڵ دێتن دەچیتن، بەڵام کاتێک دایک و باوک زۆر حەز بە هێمنی و بە بێدەنجی و ئەو حاڵەتانە بکەن، ئەمە لەو حاڵەتەدا خۆشەویستان منداڵ وەکو گوتم ناتوانیتن و دایک و باوک لەو حاڵەتە پێچەوانەی طبیعەتی منداڵ و سروشتی منداڵ هەسوکەوت دەکەن، منداڵیش عینات دەیگرێ بەرامبەر دایک و باوکی، واتە زمان حاڵی منداڵەکە دەڵێ کاکە گیان ئێوە ئەگەر دەتانەوێتن من گوێڕایەڵی ئێوە بم شتێکم پێ بڵێن کە لە توانام دابێتن، بهێمنی و لەسەر خۆی و بێدەنجی زۆر ئەوە لە توانای مندانیە بەڕاستی. کەواتە ئەمەشیان کە دایک و باوک حەز بە هێمنی و لەسەر خۆی و بێدەنجی زۆر دەکەن منداڵی عینادمان بۆ دروست دەکاتن. خۆشەویستان هۆکارێکی تر لە هۆکارەکانی عینادی، هۆکاری یەکەممان باس کرد سیراع کێشەی دایک و باوک، هۆکاری دووەم هەندێک شێوازی پەروەردەی هەڵا، هۆکاری سێم کەسایەتی دایک و باوک و ڕۆڵی کەسایەتی دایک و باوک لە دروستکردنی عیناد. ئینجا ئێمە زۆر لە کەسایەتی دایک و باوکمان هەیە. بۆ نمونە باوک و دایکی عینادمان هەیە کە بە هەمان شێوە منداڵی عیناد دروست دەکات. باوک و دایکی عیناد ئەو منداڵانن کە عەفوەن ئەو دایک و باوکانن کە منداڵەکانیان تەحەدای منداڵەکانیان دەکەن، منداڵەکانی خۆیان لە خۆ ناگرن، لە باوەشیان ناکەن، واتە عینادی منداڵەکانی خۆیان زیاتر دەکەن، خۆیان دەینە تەمەنی منداڵی جارێکی تر. بۆیە هەندێک جار دەبینی داپیرە بە منداڵەکەی بەنەوەکەی خۆی دەڵێت وەڵی تۆ ڕێک لە باوکت دەچی، یعنی تۆ ڕێک باوکی، یعنی کە ئەنەما داپیرە دەڵێتن هێشتا باوکت لە عینادی خۆی لە تەمەنی منداڵی تێنەپەڕیوە. کەواتە دایک و باوکی عیناد منداڵی عیناد دروست دەکەن کەسایەتی. هەروەها ئەو باوکانەی یا ئەو دایکانەی کە بە تایبەتی باوک، ئەو باوکانەی کە زۆر هێمن و لەسەر خۆن لە ڕادە بەدەر، ئەوانەی کە هێمنی و لەسەر خۆیەکەیان وای لێ کردیە لاوازیان بکاتن، تووشی زوعف ببن، ئەمەشیان خۆشەویستان منداڵ عیناد دروست دەکاتن. کاتێک کە منداڵێک ماڵ سەرە و ژێر دەکاتن و ئەو باوکە لە جێی خۆی ناجوڵێتن، هیچ دەنگێک ناکاتن، ئەمە عینادی منداڵ زیاتر دەکاتن، چونکە عینادی منداڵ خۆشەویستان پێویستی بەوەیە کەسێک ئەم عینادە چ لێ بکاتن، پەروەردەی بکاتن، وەکو دەڵێن ڕای بێنیتن کە عینادەکەی کەم کاتەوە. بەڵام ئەو باوکەی کە لە ڕادە بەدەر ئاشتی خوازە و هێمنە و لەسەر خۆی و مسالمە، ئەمە باوکێکی حازری غائیبە، حازرە بەجەستە لەوێ، بەڵام بە شخصیەتی باوکایەتی ئەو باوکەی کە پێویستە حازم بێتن، پێویستە باوکێکی جدی بێتن، غائیبە لەوێ نیە، ئەو کەسایەتی لەوێ نیە. بۆ یەکێک لە مامۆستایانی بواری پەروەردەی منداڵ دەڵێ ڕۆژێک ئافرەتێک هاتە لام شکایەتی حاڵی مێردەکەی خۆی کرد، گوتی ئەم ئافرەتە پێی گوتم مامۆستا منداڵەکەم ماڵەوەی کردوتە گۆڕەپانی جەنگ، بۆیتە گۆڕەپانی جەنگ و پیاوەکەشم دانیشتووە، یعنی دەنگێک ناکاتن، ئەو منداڵە دنیا سەرە و ژێر بکات، ماڵ سەرە و ژێر بکاتن، ئەو پیاوەم
دەنگ ناکات و هیچ کۆمنتێکی نییە. اینجا گوتی کە منداڵەکە زۆر زۆر تووڕێی بکاتن ئەوەندە یعنی کە شتی خراپ بکات و دوای ئەگەر ئەو مێردەم ئاخر دەرەجە تووڕە بێتن دەڵێ ئەگەر بێدەنگ نەبی ئەوە بە مامت دەڵێم لە خوارەوە کە بێتن بە مامت دەڵێم واتە بە مامی دەیترسان دەڵێ منیش لە دەرونی خۆمدا گوتم خۆزگە هەر بێدەنگ باە ئەو قسەیەشی نەکردبایە کەواتە ئەمە شیان منداڵی عینات دروست دەکات. اینجا خۆشەویستان ئەوە کەسایەتی ئەو کەسایەتیانەی کە گوتم زۆر لەسەر خۆن لە ڕادە بەدەر یاخود بە شێوازێکی تر ئەو جۆرە باوکانەی کە فەوزەوین ئەو باوکانەی کە فەوزەوین ئاژاوە خوازن یاخود وەکو ئەگەر دروست بێ بڵم بەرەڵای خوازن ئەوانەی کە معیارێکیان نییە پێوەرێکیان نییە بۆ پێوەرەی جێگیریان نییە بۆ هیچ شتێک واتە بەرنمەیان بۆ هیچ شتێک نییە ئەو جۆرە باوکانە ئەو جۆرە دایکانە شێوازێکی دیاریکراویان نییە بۆ پەروەردەوە بۆ هیچ شتێکیان نییە فەوزەوین ئەمانە منداڵەکانی خۆیان ڕانەهێناوە کە هەموو شتێک حدودی خۆی هەیە هەموو شتێک سنووری خۆی هەیە فێریان نەکردوون و فێری منداڵەکانی خۆیان نەکردووە کە ژیان بریتە لە هەندێک قاعیدەی هەیە هەندێک نیزام و سیستەم و بنەمای هەیە ژیان سیستەمە بنەمای نیزامە ئەمانەیان فێری منداڵەکانی خۆیان نەکردیە و هەندێک حاڵەت مەسەلەن لەوانەیە داواکاریەکانی منداڵەکەیان جێبەجێ بکەن هەندێکیان لەوانەیە تاخیر بکەن و هەندێکی لەوانەیە داخوازیەکانی منداڵەکەیان تێر نەکەن واتە هەر جادێ وەکو گوتم هیچ بنەمایەکیان نییە پلانێکیان نییە ئەمە منداڵی عینات دروست دەکاتن چونکە منداڵ لەو حاڵەتەدا فێری سنوور نەبووە فێری قەواعید و بنەما نەبووە بەڵکو ئەویش لە باوکی خۆی چی وەردەگرێتن تووشی فەوزەوی دەبێت و فەوزەوی دەردەچێت و کەسێک دەبێتن هیچ بنەماکی بۆ هیچ نابێتن. اینجا جۆری کەسایەتی کۆتایی باوکان کە عینات دروست دەکات بریتە لە باوکی دیکتاتۆر باوکیان دایکی دیکتاتۆر کە زۆر متەسەڵێتن زۆر ئەوانەی کە تەحەکوم و کۆنتترۆلی هەموو شتێک دەکەن دەیانەوێتن سەرەداوی وەکو دەڵێن هەموو شتێک بەدەستی ئەوانەوە بێتن و وەکو گوتم دەرفەتێک هیچ شتێک بۆ منداڵەکەیان ناهێڵنەوە بۆ ئەوەی کە تعبیر و دەربڕین لە ذاتی خۆی بکاتن لە ئارەزوەکانی خۆی بکاتن منداڵ ئەوە جێبەجێ دەکات ئەوەی کە ئەوان دەیانەوێتن ئەوە دەکاتن کە دایک و باوکی دەیوێتن نەک ئەوەی کە ئەو خۆی دەیەوێتن ئەمە لەو حاڵەتەدا منداڵ هەز بە چ دەکات هەز بەوە دەکات کە کەسایەتی نییە کە ڕەئی نییە ئیدی عینات دەیگرێتن منداڵەکە کە عینات دەیگرێ ئەم عینادەی منداڵ لە پێناوی ئازادیدایە دەیەوێتن ئازاد بێتن دەیەوێتن ڕزگاری بێتن لە وەکو دەڵێن دەستی دایک و باوکی ئەو قەبزە حەدیدیەی کە لە دەستیان کردووە ئەو کۆتوبەندەی کە لە دەستیان کردووە دەیەوێتن ڕزگاری بێ لەو کۆتوبەندە و بێگومان دایک و باوکی دیکتاتۆر منداڵی نێگەتیڤ منداڵی نەرێنی دروست دەکەن و تووشی شێوازێک لە شێوازەکانی عینادی دەکەن و منداڵێک دەبێتن بەڕاستی هەمیشە بەرامبەرەکانی خۆی کەسێکی وەکو دەڵێن شۆڕژگێڕ و هەموو دەم شۆڕش دەکات و کەسێک دەبێت حەز بە دیکتاتۆریەت دەکات لە ڕەئی خۆی لە داواکانی خۆی بۆیە دیکتاتۆری دایک و باوک منداڵێکی عیناد و کە لە ڕق و سەرسەخت دروست دەکات. خۆشەویستان کۆمەڵێک هۆکاری ترماون لە هۆکارەکانی عیناد لێرە کات زیاتر دەرفەتمان پێنادا لە ئەڵلقەی داهاتوو بە پشتیوانی خوای پەروەردگار تەواوی دەکەین و باس لە چارەسەر و عیلاجی عیناد دەکەین لای منداڵ. تاوکات ناچارین لێرە و ماڵ ئاوایتان لێ بکەین لای ئێوەمان خۆش ماڵتان ئاوا خواتان لەگەڵ وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.